بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئەوەی لەم دەرزەیە باسەکرێ ئەوەیە کە ڕووکەش و ڕوخسار و ڕووکەش و دەرەوەی مناڵ کە مەفروزە چۆن بێ و دایک و باوک چۆن مامەڵەی لەگەڵا بکە. ئەوەی کە پێوترێ ستایل. بزانین ستایل دایک و باوک یاخود مناڵ بە پرسیارەتیان بەرامبەر چییە؟ طبعا جلوبەرگی مناڵێکێکە لە ناسەرەوەکانی مناڵیش دایمە پێی خۆشە کە جوانترین جلی لە بەرابێ. زۆر جار خۆشی جلەکان بۆ خۆی هەڵەبژێرێ. زۆر جار دایک و باوک تەدەخولەکەن بە شێوەیە کە لە ئازادی مناڵەکە کەمەکاتەوە. ئایا مناڵ تا چەنێ ئازادە هەموو جلوبەرگێ بپۆشێ و دایک و باوک چەنێ بۆیان هەیە تەدەخولکەن لە ژیانی کەسێتی ئەم مناڵەیە؟ چکە مناڵ بۆ خۆی دوایی لەوانەیە وەرگ لە جلێ بگرێ کە زۆر نەشیاوە و تەنسیق لە بینی جلەکانی شانیە و بە تەمابێ لەگەڵیش تا بێ بۆ دەرەوە. بە تایبەتی دایکان زۆر حەساسن بەرامبەر بەم بابەتە. لە بۆ چۆیە جلەکەی ئاها جلی ماڵەوەی لە بەرای هەمووی پیسە جلەکانی سێری ئەوەی کە جلی زۆر جار باوکەکەش تو ڕابێ لە بەرەوەی کە جلی مناڵەکەی نەشیاوە. مناڵ مەفروزە جلێک لە بەرکە بە تایبەتی جلی دەرەوە مەفروزە جلێکی تایبەت بێ، جلی ماڵەوە نەبێت، چکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی جبەیەکی هەبووە تایبەت بۆ بە میوان، تایبەت بۆ بە دەرەوە پێی ناسراوەتەوە. بۆیە مەفروزە مناڵیش کە جلوبەرگی دەرەوەی لە جلوبەرگی ماڵەوەی جیاواز بێ. حتا کە هاو بۆ مزگەوتیش ئەبێ وایە فێرکەین خودو زینەتەکم عینده کولی مەسجد، بۆ هەموو مزگەوتێ خۆتان بڕازێننەوە. نەک مناڵ بە شێوەیەک هەر بەڕێکیت بینێری بۆ دەرەوە، بینێری بۆ مەکتەب، بینێری کچکە کوور دەڵێ ئینسان دۆستیشی هەیە و دژمنیشی هەیە. بۆیە ئەم مناڵە زۆر جار دایکەکە حەساسیەتەکەی لە شوێنی خۆیایەتی، ئەڵێ دایکەکەی سەلیقەی نییە بیگۆڕێ یان جلێکی جوانی بۆ بکڕێیان وازانێت جلیان نییە، بۆیە لەبەری ناکەن. بۆیە مناڵ مەفروزە ئاراستە بکرێ کام جلە بۆ تۆ باشە، کامی جوانە، فێریشی کەیت ئاراستەیەکی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتێکە خەمیسەیە کراسێکی جوانی لەبەر دەسایە، هەندێ ڕنگ و ڕسم و ئەلوانی تایە، زۆر شتێکی جوانە. بەرزێک هاتەوە فەرمێت تەسەوڕەکەن ئەم جلە لە بەریشەکەین. منداڵێک کە تازە لە حەبەشە هاتوێتەوە، مناڵێکی بچکۆلەیە، باوکی ناوی خالیدە، خالیدی کوڕی سەعید، خالیدی کوڕی سەعیدی ئەکبەر. لە حەبەشە بوون چەند ساڵە، لێ ماونەتەوە، مهاجر بوون، کۆچەری بوون، ئیساکانە گەڕاونەتەوە بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پاشەوەی کە ترسیان لەسەر لاچووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ خالیدم بۆ بانکن. خالید چێ؟ خالید مناڵێکی بچکۆلەیە. پێغەمبەری خوا ناوێنە دایکی خالید. ئایکە لە گەورەکردنی ناوەکان و ئیهتیمامدان بە شەخسیەت و گەورەکردنی ناوی مناڵ ئەمەیە. فەرمێ خالیدم بۆ بانکن. باوکی ناوی خالیدە، یعنی دایکی باوکی. خۆشمانێ بە زۆر جار لە کوردەواری ئەڵێن دایکەکەمی، دایکی باوکی. یەکێک لە لەقەبەکانی فاتیمە کە پێیانەوت ئەبیها، پێیانەوت دایکی باوکی. خۆشمانها زۆر جار بە کچەکەمان کاڵین حەوکوڕ یان پێڵین دایکەکەم، وەنییە لە کاتێکا کچەکەتە. پێغەمبەری خوا ناوێنێ خالیدە، فەرمێ خالیدم بۆ بانکن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کراسەکەی یەنێ خۆی لەبەری خالیدەکە، لەبەری ئەم مناڵە بچکۆلەیەکەیە. جا خالید خۆی ژێڕێتەوە، فەرمێ دەستمە برد بۆ لەونەکانی و سیرمە کرد و زۆر بەلام و جوان بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی سەنە، فەرمی جوانە، سەنە بە زمانی حەبەشە، واتە پێغەمبەری خوا بەو زمانی کە ئەم مناڵە فێر بووە لە حەبەشە قسەی لەگەڵەکە، بۆی بچێتە سەر خەتەکە لەگەڵیە. ئەگەر پێی بووتە حەسەن جوانە یان جەمیلە وەکو پێویست لەگەڵ پێغەمبەری خوا، بەڵام بەو زمانی کە لە حەبەشە فێر بووە ئەم مناڵە دایمە مناڵی زوو فێری لوغا بێ. پێغەمبەری خوا بەو لوغەیە قسەی لەگەڵاکە. فەرمێ مناڵەکە زۆر جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعای بۆکە، فەرمێ ئەبلی و ئەخلیقی، کۆنیکە و بیرزێنە و جلیتر لەبەرکە، ئەبلی و ئەخلیقی. فەرمێ وەڵڵاهی سەحابەکە فەرمێ وەڵڵاهی فەرمێ ئەوە تەمەنی کرد هەر جلی کۆن کرد و هەر ڕزانی و هەر جلی تازی کردەوە. بۆیە سنەتەکە بۆ مناڵیانەوت سەحابەکان فەرموو ئەبلی و ئەخلیقی، فەرموو
ئەمە لە بەرکە و کۆنی کە ئینشەڵا جلێکی تازە بکەی واتە تەمەنت درێژ بێ. جا پێغەمبەری خوا کە ئەوە ڕووەدا بە خالید فەرمێت ئەویش هاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستی برد بۆ جلەکانی پێغەمبەری خوا هەتاوەکو پشتی هەڵکرد و مۆری پێغەمبەرایەتی دۆزیەوە یاری پێکرد. پێغەمبەری خوا مۆرێکی پێغەمبەرایەتی هەبوو. فەرمێ ئەبوو باوکی زۆر بێتاقەت بوو وتی مەکە. پێغەمبەری خوا فەرمی داح. فەرمی وازیێرم با بۆ خۆ یاری پێ بکە. یعنی ئەمە چ حڕیەتێکە بە مناڵە درێ جلێکی خۆ بەدەستی خۆ لە بەرکەیت و بۆی هەڵبژێریت و قسەی بە زمانی حەبەشە لەگەڵ کەیت و ئینجا ڕێگەش بە یاری بە ملێکات پشتی هەڵکات کامە ئەو پەڕی دەرگاکردنەوەی بۆ منە. مناڵ زۆر جار لە بازاڕە ئەگری داوای جلێکەکە دەکڵ وەڵا بۆ ناکڕ وەڵا ئەوە ناشوینە وەڵا بێ ئەمە لە بەرکەیت نا. طبعا ئەمە جۆرێکە لە شخصیەتی مناڵ ئەگاتان لێ بێ. ئێمە ئەهەم مناڵەکەی ترها دراوسێکەمان دایکێرچێکی لە بەرەکە قسە ناکە ئێدە وڵای بە شخصیەتی نییە. یعنی چێرچێکی لە بەرەکە مناڵەکە خۆی زۆقی هەیە خۆی جلەکان هەڵەبژێرێ با تەنسیقیش لە بەینیانە بێ با جوانیش نەبێ بەڵام ئەم مناڵە خاوەن شخصیەتە. بۆ یەکە مناڵ لە بازاڕا بینیتان پیا بە ئەرزا و دەستی کرد بە گریان بەسەر ئەو شۆستەی خۆی تلانەوە بزان ئەو مناڵە شتێکی تایە. قەت نەچن پژمیلی بگرن و گوێی بگرن و بڵێن تۆ هیچ داوای چم بۆ نەکڕیت. ئەو مناڵە خاوەنی گەورەترین شخصیەتە بەیانی خۆی توانێت بڕیار بە. قەت نەکەن لە تاقە و توانایی بخەن. مناڵەکەیت جلەکەی کڕیوە بەدڵ و بەجیان مناڵەکەی دراوسێتان مناڵەکەی خزمتان دەسەیاتە جلێکی دەسەیاتە کڵاوێکی دەسەیاتە عینەکێکی ئەی با لەگەڵ خۆیە دنیا ئەهێنێتە سەیری خۆی. عەلەی کوڕم ئەمە میوانە با جلەکە بەرێ قەینا بانی بۆ تەکڕمەوە باەرێکە و بەرێ ژیر بووە پێی. ئەمە گەورەترین زەربە لە شخصیەتی مناڵی خۆتەیت. بۆ ئەو مناڵە حوبی تەملیکی تیانامێنێ. بەیانی شتەکان زۆر بە سادەیی سیرەکە هەستەکات ئەم خاوەنی هیچ نییە. مناڵ کە یەتە بازاڕیان لە ماڵەوە ئەبێ ئەڵێم دنیای هیچی ئەڵێم دنیای هی منە ئەڵێم بازاڕ و شتاڵێ هەمی بباوکمە بەڵام تۆکەی قوڕەکی بەسەر ئەڵەمیی تۆ نییە. بۆیە مناڵ کابینە چێتە دوکان دەسەیاتە ئەوە وەختێک گەزانی هەلێ کوڕمەوە چییە ئەلە وەڵا گۆرەی بوو لە دوکانەکە هێنام بۆ خۆ من نەیدزیوە وازانێ ماڵی باوکێتی خۆی بە خاوەنێ زانێ بەڵام کە تۆی لە خاوەندارێتی مناڵ کەمەکەیتەوە لە شخصیەتی دەیت. بۆیە مەفروزە مناڵ بەشی ئەوە حەقی پێ بدرێ. مناڵەکە میوانە ئەڵی باری و لەگەڵا بکە نەکبی دەرێ فیری کە ببەخشێ بەس بە زۆر نا. ئاتۆ دوو جلە هەیە لەمە ئەمە بۆ کورد بۆتەوە ئەمە بین بە ئەم ماڵە فەقیرە بیدین بە دراوسێکەمان بین بە خزمەکەمان بین بە برا بچکۆلەکە و باخۆی ڕازی بێ ئەجینا بەخوا لەسەر ئەو جادەیە لە بەریداکەنێ باشەواڵیش بێ. ئەگەر شخصیەتی هەبێ ئەگەر شخصیەتیشی نەبێ چاوی خۆی لێ پۆشەیتر مناڵێکی سەرکورتکراو دەرەچێ هەچێکی لەبەرکەی هەرەوەیە. بۆیە مناڵ ئەبێت خۆی زەوقی هەبێ مەگەر لە شتێکە حرام بێ. ئیبن تەیمیە فەرمێ ئەوەی کە لەسەر گەورە حرام کراوە لەسەر مناڵیش حرام کراوە. مناڵەکە و جلێکی حەریری لەبەرایە کوڕە بڵێ کوڕم ئەمە حرامە بۆ تۆ نابێ لە بەریکی ئاوریشمە بۆ تۆ نەگونجاوە ئەمە سەلیبی لەسەرە با یانەیەکیشی لەسەر بێ با بە بچووکیش بێ پێڵی ئەمە سەلیبە ئەمە حرامە نابێ بۆ تۆ ئەمە جلی یەهودە ئەم کڵاو بۆ تۆ ناشێ لەبەرێ بێ لە بەری داکەنیت. ئەم جلە تایبەتە بە جۆرێک لە دین جۆرێ لە قەومیات نابێ لە بەریکەیت. لە بەروی دینەکەمان وامان پێ فێرەکە. یەکی لەو شتە خەتەرانەی کە ئەمڕۆ ئەم پێیا بووە دایکە چیان باوکە چیە یەک ستایل بۆ کوڕ و کچەکە شێکڕێ ئەو کاتە جنس و ڕەگەزی مناڵ جیا نابێتەوە. ئەم مناڵە خۆت بە دەستی خۆت منداڵێکی فۆتاو لێ دروست کرد و نەوهێشت جیاوازی جنسەکان دروست بێ پانتۆڵێک بۆ کوڕەکە و پانتۆڵێک بۆ کچەکە و ئەم مناڵە لەو سەرەوە ئەگەر هەر ڕەگەزێکی لێ دەرچوو یان لە کاکتۆر وەڵاهی من کوڕم بەڵام هەر لە خۆم و حەزم لەوەیە کچ بم یان کچم حەزم لەوەیە کوڕ بم خۆ شەواڵە لە پێکردەوە بە لەبەری ئەم کچە خۆت جلێکی نەشیاوت بەبەری ئەم کوڕەیا کردووە
بي پیغمبری خوا صلی الله عليه وسلم فمن لعن الله المتشبهين من الرجال بالنساء ومن النساء بالرجال. لعنت لو پیاوانی کە تەشەبوه بە ئافرەتەکەن باکسی شەوە بۆیە مناڵە بێ لە بیدایەتەوە جلی کوڕ جیاواز بێ لە جلی کچ. نعلێکی لە پێ کرد وڵا پەلەم بوو بۆ مزگە و نەکوڕم ئەو نعلی کچانەیە دایکەنە بڕۆ نعلێکی پیاوانە لە پێکە بۆی کە ئەو مناڵە فێر بێ جلوبەرگیشیان لەگەڵ خوشکەکە یەک ناکاتەوە. ئەو جلێکی پەمەی و باق و بریق و بۆکشان کە ئەشێ ئەم جلێکی تر بەڵام ئەکری هەمویان لە جلی سپیا مشتەرەک بن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ جلی سپی لەبەری مناڵەکانتان کەن یان جلی سپی لەبەری خۆتان کەن چکە بۆ جلی ئەهلی باشتە وەکەفینوا فیه مەوتاکم. ئەفەرمێ مردووەکانیشتان لە جلی سپیا واتە لە کفنی سپیا بنێژن. کورد ئەم شتەی زۆر جوان تەطبیق کردووە کە مناڵ لە دایکە بێ چی بۆکە؟ قومات چۆنە؟ هەمووی سپیە. طبعا ئەمە لە ئەسڵی سونەتەوە هاتووە بەڵام ئێمە نایکەینە بەری مناڵەکانمان بۆ ئەی زوو پیسە بێ زوو چڵکنە بێ بێ زوو بیگۆڕی لە کاتێکا سونەتە. جلێکی ڕەشی ڕەشبینی مەکە بە بەری مناڵەکەتە چکە ئەو جلەیە کە شەیتان حەزی لەیەتی ئەو جلەیە کە مناڵ گەشببینی تیان نابینێ بۆیە بێ دایمە جلێکی سەوس جلێکی کراوە جلێکی سپی لە بەری مناڵەکانمان کەین بۆی کە دڵیان پێخۆش بێ. هەموو ئەو ستایڵانەی کە مناڵ پێویستی پێیەتی لە ڕووکەشە مەفروزە دایک و باوک زۆر حەریص بن لەسەری مناڵ نەلێری وەڵا بچن سەرتان چاکن نا خۆ بچۆ لەگەڵیە چونکە ئەمە بەشێکە لە دین. عەبدوڵای کوڕی جەعفەر فەرمێ کە باوکم وەفاتی کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاو بۆ ماڵمان فەرمی ئودعوا لی ئەبناء ئەخی ئەو ئیبن ئەخی فەرمی بەرازەکانم بۆ بانکە فەرمی هاتین کەئەننا فراخ وەکو جوجەڵەوا بووین مناڵی بچکۆلە بچکۆلی هەتیو فەرمی تر لەم دوای سێ ڕۆژە بۆتان نییە تعزیە بار بن تعزیەکەی هەڵگرت فەرمی ئودعوا لی الحلاق بچن دەلاکم بۆ بانکن. فەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە دیارمانە وەستا تا سەریان چاکردین یعنی شتێکی ئەوە نییە ئەو بۆ نایبن بۆ دەلاک و بەڕێکەن و لە کۆڵیکەنەوە فەرمی خۆی بە دیارمانە وەستا بۆیە مناڵەکە ئەگەر بۆ جارێکیش بێ فێریکەی کوڕم قەزەع جایز نییە. قەزەع چییە؟ وتیان ئیبن عومەر وتی لێرە نیا مناڵەکە تۆزێکی بۆ بێڵی تۆزێ لێرە تاشی مناڵ زۆر جار ئەواڵی ئەڵێ هینی لێ دراوە ئەڵێ بەچە قۆیان بە درێل ئەمانی خەت کرا و لێرە تۆزی ڕاوە تۆ لێرە هەر شکلیشی زۆر عەجیبە یان هەمووی بتاشە یان هەمووی بێڵەوە. بۆیە مناڵە بێت لە ستایڵی خۆیە ئەو جلو بەرگ و ڕوخسارە بنوێنێ کە ئیسلام ئەمری پێ کردووە و باوکو دایک شەبێ حەریص بن لەسەر ئەمە بە تایبەتی بۆ کچەکان کە مناڵ گەیشتە 7 ساڵی بڵێ ئادی گوڵەکەم ئادی کوا لەشکەکەی ئەدی بزانم جوانە بەم جلانەوە خۆ جلی بۆ بێنی خۆ تەشجیعێکی بە تایبەتی لە ڕەمەزانە ئیبێ بۆ مزگەوت لێچکێکی جوان جلێکی درێژ فش بچکە بۆ مناڵێک لەسەر ئەمە ڕانێت وڵڵی خەڵکێکی زۆری ساکەنە ئەو سفورانەی کە ئەیان بینن باوەڕم پێ بکە لە دڵەوە خەڵکێکی زۆر چاکیان تایە چکە هێن بۆ لای من باوەڕم پێ بکە پێم غەریبە ئەلێ کاکتو جەم دوشمان و پێشەمان بە ڕۆژووە بم پرسیاری وا غەریبم لێکە من شەشتەن سەیرێکم خوایە ئەمە مسونەتە ئەمە عەمرە ئەمە قورئان خوێندن ئەمە زیکر بخوا چاکە بۆ بەس لە مناڵی فێری نەبوو ئەڵێم ئەی باشە کچم تو ئەم هەموو سفەتە جوانە و هەیە بۆ لەشکێ ناکەی لە بەخوا کاکتۆ ڕانە هاتوو فێریان نەکردم لە مناڵی و تازەش قورسە لەسەرم بۆیە مەفروزە چۆن لە 7 ساڵیە ئەمری نوێژی پێکرێ لە 7 ساڵیە ئەمری حیجابی پێ بکرێ بەس بە زۆر نەکرێتە بەری تا ئەو کاتی کە باڵقە بێ کە باڵقیش بوو جاجلێکی جوانی ڕێکوپێکی مسلمانانی لەبەر کەیت کە لە جلی دایک و داپیرە کۆنەکانمان بچێ جلێکی پۆشتە سیری ئەدەبی کوردەواری کە سوبحان الله من زۆر بەمە معجەبم. کاتی خۆی کورد بە بەشی ژێرەوەی جلی ئافرەتانی و تۆچی دەم خۆش توانە ئاوەڵ کراس سیری ئەو ئەدەبەکە پیان ئەی بۆ بڵێن جلی ژێرەوە توانە هاوڵی کراس
مفروضە ئەم ئەدەبە جارێکتر بگەڕێتەوە، مفروضە ئەم حیجابە جارێکتر ئەم بەرگە بگەڕێتەوە. ئەمە بەرگی ڕەسەنی کوردەواریە بەڕاستی کە ئێمە شانەزی پێواکەین. بۆیە خۆشەویستەکانم، هیوادارم ئینشاڵڵا بتوانین لەمەوەی دوا چاودێریەکی وردی ستایل و جلوبەرگ و داهێنان و حیجاب و ڕوخساری مناڵەکانمان بکەین بۆ ئەوەی کە موسڵمانانە دەرکەون. سلام علیکم ورحمة الله وبركاته.